سڵاتان لێبێ ئازیزانم لە پرۆگرامێکی تازە هاتینەوەلاتان هیوادارم تەندروست باش بن. ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین ئەویش سەبارەت بە کیسی گورچیلە بۆتانە دوێن بزانین پەیوەندیەکانی کیسی گورچیلە لەگەڵ بەشەکانی تر یاخود لەگەڵ نەخۆشەکانی تر چییە، هۆکارەکانی توشبوون بە کیسی گورچیلە چین، نیشانەکانی چین، کیسی گورچیلە خۆی چییە. اینجا ئەمڕۆ هەموویتان پێ ئەڵێین وەڵامی هەموو پرسیارەکانتان ئەدەینەوە. جا بۆ مەبەستە لەگەڵ هاوکارم ڕاسان ئەمڕۆ پرۆگرامتان پێشکەشەکەین. سڵاو لێبێ ڕاسان. سڵاو لێبێ لیندا، تەندروستی باشە شکر. زۆر تۆ باشیت؟ تۆ چۆنیت؟ زۆر سپاس دەکەم. باشم شکر. هیوادارم بینایی خۆشەویست ئێوەش هەموو کات هەر باش و دڵخۆش و تەندروست باش بن. ئەمە یاریش لەگەڵ هاوکارم لیندا گەڕاینەوە بۆ خزمەتان بۆ بابەتێکی جیاواز و کۆمەڵێ بڕگە و زانیاری تازەتان پێ ببەخشین و کۆمەڵێ زانیاریتان پێ ببەخشین کە سوود بە تەندروستیتان بگەێنێ. هیوادارم ئەم ئێوارەیەش ببینەوە میوانێکی ڕوحسووکی ماڵەکانتان و بتوانین کۆمەڵێ زانیاریتان پێ ببەخشین. هەروەک هاوکارم لیندا باسی کرد باز لە کیسی گورچیلەکەین. ڕاستە کیسی گورچیلە لەوانەیە زۆر کەس ئیهمالی کرد بێت و بیری لێ نەکرد بێتەوە و بە شتێکی ئاسایی وەریگرێت، بەڵام لە سەرەتاکانەوە چەند نیشانەیەکی سەرەتایی هەیە کە بەدڵنیایە و ئەمڕۆ هەمووی باسەکەین. باز لە هۆکارەکان یەکەین، باز لەواکەین کە کێ لە مەترسی توشبوونایە بەراورد بە ئەم کیسە و ئایا ئەم کیسە ئەگە پشتگوێ بخرێ ئەگا بەچی، واتە نیشانە مەترسیدارەکانی چییە و ئەم کیسە خۆی چییە. بێگومان ئەم کیسە کیسێکە کە لە ناویە ئاو کۆوە بێتەوە لەناو گورچیلەمانە دروستە بێت بە کیسی گورچیلە ناوەبرێ. جا بەدڵنیایەوە زۆر بڕگە و بابەتمان هەیە لە ئەمڕۆیە، باز لەوانەکەیندا نەبەدانەی. بێگومان دەست خۆش ڕاستە ئەنجا جیالەوە گورچیلەکان دوو ئەندامی زۆر ماندوون بۆیە پێویستەکە زۆر باش پارێزگاریان لێ بکەین. ئەنجاگەر کەسێک نەخۆشی تری لەگەڵا بێ بە تایبەت ئەبێ زۆر ئاگادار بێت، زیاتر ئەگەرێت تەندروستی خۆی بێ زیاتر پشکنین بکە. ئەنجا لە هەواڵی یەکەمە باسی پەیوەندی نێوان فشاری خوێن و کیسی گورچیلەتان بۆکەین. بزانین کەسێک ئەگەر فشاری خوێنی هەبێت پێویستەکە چەندێک زیاتر لە کەسێک کە فشاری خوێنی نییە ئاگاداری خۆی بێت. جەبابێکەوە بینەربین لەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی نوێی هاوبەش کە لە نێوان مایۆ کلینیک لە ئەمریکا و زانکۆی تۆکیۆ لە ژاپۆن ئەنجام دراوە هۆشداریەکی تون دەدات لەبارەی پەیوەندی نێوان فشاری بەرزی خوێن و خێرا گەشەکردنی کیسەکانی گورچیلە، بەتایبەت ئەو جۆرانەی کە بە کیسەی فرەگرێ ناسراون. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 12 ساڵ چاودێری زیاتر لە 120,000 نەخۆشی کردووە. دەریخستووە ئەو کەسانەی فشاری خوێنیان سەر و 140 بۆ 90 میلیمەترە کۆنترۆڵ نەکراوە، ئەگەری گەورەبوونی کیسەکان و تێکچوونی فەرمانی گورچیلەیان بە ڕێژەی لە 142 زیاترە بە بەراورد بۆ کەسانی کە فشاری خوێنیان جێگیرە. بە پێیشیکردنەوە بایۆلۆژیەکان ناو توێژینەوەکە فشاری بەرزی خوێن دەبێتە هۆی زیانگەیاندن بە ملولە ناسکەکانی ناو گورچیلە و تێکچوونی فشاری هایدرۆستاتیکی ناو کیسەکان. کاتێک پەستانی خوێن بەرز دەبێتەوە دیوارە تەنکەکانی کیسەکە دەکشێن و ئاوی زیاتریان تێدا کۆ دەبێتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کیسەکە شوێنێکی زیاتر داگیر بکات و فشار بخاتە سەر شانە تەندروستەکانی گورچیلە. ئەم پرۆسەیە دەبێتە هۆی دروستبوونی ژینگەیەکی هەوکردن کە هانی زیادبوونی خانەکان دەدات بۆ گەورەترکردنی قەبارەی کیسەکە کە لە هەندێک حاڵەتدا قەبارەی هەر کیسەیەک دەگاتە چەند سانتیمەترێک. جا دکتۆر سارا تۆمسۆن سەرۆکی تیمی توێژینەوەکەیە و دەڵێت کێشەکە تەنها لە بوونی کیسەکەدا نییە، بەڵکو فشاری خوێن وەک سوتەمەنی وایە بۆ گەشەی کیسەکان. ئێمە تێبینیمان کردووە کە فشاری بەرز دەبێتە هۆی چالاکردنی سیستمی ڕێنین ئەنجیۆتێنسین کە ڕاستەوخۆ کار دەکاتە سەر گەشەی نائاسایی خانەکانی گورچیلە. جا توێژینەوەکە ئاماژە بەوەش دەکات کە زۆربەی نەخۆشەکان هەست بە بەرزبوونەوەی فشاری خوێن ناکەن تا ئەو کاتەی کیسەکان دەگەنە قەبارەیەکی مەترسیدار. بۆ ڕێگری لە مەترسیە پسپۆران ئامۆژگاری دەکەن کە ئەو کەسانەی کیسی گورچیلەیان هەیە دەبێت هەفتانە بەلایانی کەم 3 جار فشاری خوێنیان بپێون. یەکێکی دیکە لە ڕێنمایە گرنگەکان کەمکردنەوەی خۆیە لە خواردنی ڕۆژانەدا بۆ کەمتر لە 5 گرام، چونکە سۆدیۆم دەبێتە هۆی گردانەوەی ئاو و زیادبوونی فشار لە ناو کیسەکاندا. هەروەها جەخت لەسەر وەرگرتنی چارەسەری پێویست دەکرێتەوە بۆ هێشتنەوەی فشاری خوێن لە خوار 80 بۆ 130 بۆ پاراستنی شانەکانی گورچیلە لە ناوچوون.
جا ئازیزانم ئەم توێژینەوەی باسی یەکێک لە نەخۆشیەکان کرد بەسێەوە بە کیسی گورچیلی کە لە ئەمڕۆیە باسیەکەین ئەویش بەرزەفشاری خوێنە کە ئەکرێ بەداخەوە لە دەرگای هەریەک لە ماڵانی ئێمە بات و هەرێک لە ئەندامەکانی خێزانەکانمان بەلایانی کەمەوە یەکێکیان لەوانەیە توژبوون بەم حاڵەتە و توژبوون بە بەرزەفشاری خوێن. جا ئەم توژینەوەی باسی لەوە کرد کە چ پەیوەندیەک لە نێوان بەرزەفشاری خوێن و گورچیلەیە هەیە. خۆی پەیوەندێکی ڕاستەوخۆ لە نێوان دڵ و گورچیلەمانە هەیە کە بە بەردەوامی هاوڕێتەیەکی زۆ پتەویان هەیە بەیەکەوە کە بە بەیەکتری کار ناکەن بە جۆرێگە دڵ پەیچیکەوێ گورچیلەش پەیچێکەوە گورچیلە پەیچیکەوێ دڵیش پەیچێکەوە و لێرە ئەم توژینەوەی باسی لەوە کردووە کە ئەو کەسانی کە بەرزەفشاری خوێنیان هەیە ئەم بەرزەفشاری خوێنە هۆکارە بۆ ئەوەی ئەگەر خۆیان چیسێکی هێلکەدانیان هەبێ قەبارەیەکی سەگەیان زیاتر بکات و گەورەتری بکات و مەترسیدارتری بکات کیسی گورچیلە بەڵێ کیسی گورچیلە بورە بەدڵنیایە وەک ئەوەی کە تۆش ئاماژە و پێیا لێندا مەوەزانم منوتم کیسی هێلکەدان بەڵام بەوە لێم تێکچوو کیسی گورچیلە هۆکاری زۆر جیاوازی هەیە کە بەدڵنیایەوە ئەمڕۆ باسێکین بەڵام یەکێک لە هۆکارەکانی کە حاڵەتەکەی خراپتر کاتی کیسی گورچیلە ئەوەیە کە ئەو کەسانی بەرزەفشاری خوێنیان هەیە قەبارەی کیسەکە لە گورچیلەیە گەورەتر ئەبێت و ئاوی زیاتی تیاکۆ بێتەوە بەدڵنیایە و مەش نیشانەکانی مەترسیدار دەکات کە دواتر بەدڵنیایە باز لە نیشانەکان یەکین کە لە سەرەتاوە کۆمەڵی نیشانەی کەمی هەیە کەم کەس هەستی پێکە بەڵام کە گەشتە ئەوەی بگاتە ئەوەی کە ئازارە هەبێ ئەو کاتە ئەبێتە مەترسیدار و خوانەخواسە بۆ حاڵەتی ئەوە بگات کە تووشی وەستانی گورچیلەی تەواوەتی بکات ئەوی یەک دنیا کێشە و یەک دنیا ئازاری بەدوایە چونکە گورچیلەیەکێکە لە ئەندامە هەرە گرنگەکان لە جەستەمانە بێگومان ڕاستە ئەنجا تاوەکو کیسەکەش گەورەتر بێ بێگومان خراپترە وەکو شوێنێکە بۆ هەوکردن بۆیە کەمکردنەوەی خۆیەکێکە لە شتە زۆر گرنگەکان کە پێویستەکە زۆر گرنگی پێبین وەکو لە هەواڵەکەشە بۆمان باسکردن کە کەمکردنەوەی خۆی ئەکرێت کاریگەری ڕاستە و خۆی هەبێت لەبەرەوەی سۆدیۆم وا ئەکات کە ئاو زیاتر کۆ ببێتەوە لە گورچیلەکان مەشواکە کیسی گورچیلە ئەگەر هەبێ گەورەتر ببێت ئەگەر نەبێت دروست ببێت بۆیە پێویستەکە زۆر ئاگادار بین بۆ ئەوەی گورچیلەکانمان تەندروست بێت بەدڵنیە جالیندا هەموو ڕۆژێک بێت هەواڵێکمان هەبێ و ئەبێ بابەتێکمان هەبێ سەبارەت بەژیری دەستکرد و بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای پزیشکی هەواڵێکی دڵخۆشکەر بێ بەدڵنیایەوە جا لەم هەواڵایە باز لە چێکین باز لە بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای پزیشکیەکەین کە لە ئێسەیە بە ئامێرێکی زۆر ئاسان و سادە ئەتوانێت پێش ئەوەی کە قەبارەی کیسەکان لە گورچیلەیە گەورەتر بێت و دەرکەوێ پێش ئەوە دەستنیشانی بکە تەنانەت ئەتوانێت ڕێگا چارەسەر بۆ نەشتەگەری و جۆرە چارەسەر جیاوازەکانی کەش بۆ دکتۆرە بەڕێزەکان بخاتە ڕوو جا بەزانایی زیاتر وەرگین لەم حاڵەوە فەرموون. لە دەستکەوتێکی نوێی پزیشکیدا زانایانی زانکۆی ستانفۆرد بە هاوکاری کۆمپانیای سیمنس سیستمێکی نوێی وێنەگرتنیان پەرەپێداوە کە پشت بە ژیری دەستکرد دەبەسێت بۆ دەستنیشانکردنی وردی کیسی گورچیلە لە قۆناغی زۆر سەرەتایەکاندا. ئەم تەکنەلۆژیایە نوێیە کە ناوی دیپسیستە توانای هەیە جیاوازی بکات لە نێوان کیسە سادە بێوەیەکانی گورچیلە و ئەو کیسە ئاڵۆزانەی کە ئەگەری هەیە لە داهاتوودا بگۆڕێت بۆ گرەی شێرپەنجەیی ئەوەش بە وردی زیاتر لە 96 کە پێشتر لە ڕێگەی سۆنەر و سیتیسکانەوەی ئاساییەوە تەنها لە 75 بوو. بە پێی راپۆرتە تەکنیکیەکانی ناوتوێژینەوەکە ئەم سیستەمە نوێیە شیکردنەوە بۆ پێکاتە زۆر بچووکەکانی ناوشلەی کیسەکە دەکات. کاتێک نەخۆشەکە پشکنینی MRI ئەنجام دەدات ژیری دەستکردەکە بە چرکەیەک هەزاران وێنە شیکار دەکات و ئەستوری دیواری کیسەکە و بوونی هەر نیشانەیەکی نائاسایی لە دابەشبوونی خانەکاندا دەستنیشان دەکات. ئەمە ڕێگە خۆش دەکات بۆ پزیشکان کە بڕیار بدەن ئایا پێویستە کیسەکە نەشتەرگەری بۆ بکرێت یان تەنها چاودێری بکرێت. ئەمەش نەخۆش لە ئەنجامدانی نەشتەرگەری ناپێویست دەپارێزێت. دکتۆر مایکل چن سپۆری تیشکە و دەڵێت ئەمە شۆڕشێکەیە لە بواری میز و میزەڕۆدا پێشتر نەخۆشەکان دەبوو ساڵانە چەندین پشکنینی جیاواز بکەن و هەمیشە لە دڵاڕاوکێدا بوون کە ئایا کیسەکەیان مەترسیدارە یا خودنا. ئێستا بە یارمەتی ئەم پرۆگرامە ئێمە دەتوانین پێشبینی بکەین کە کیسەکە لە 5 ساڵی داهاتوودا چەند گەشە دەکات و ئایا زیان بە فەرمانەکانی گورچیلە دەگەێنێت یا خودنا. توژینەوەکە دەریخستووە کە ئەم ڕێگەیە تێچووی چارەسەریش بە ڕێژەی لە ساسی کەمتر دەکاتەوە. سپۆران ئامۆژگاری خەڵکی دەکەن کە هەر کەسێک تەمەنی لەسەر و 50 ساڵەوەیە نیشانی وەک ئازاری پشتیان بینینی خوێن لە میزدا هەیە سەردانی پزیشک بکات بۆ ئەنجامدانی پشکنین. تەکنۆلۆژیای نوێ تەنها بۆ دەستنیشانکردن نییە بەڵکو یارمەتی دەرە بۆ کێشانی نەخشەیەکی ورد بۆ ئەو نەشتەرگەریانی کە لە ڕێگەی ڕۆبۆتەوە ئەنجام دەدرێن
بۆ دەرهێنانی کیسە گەورەکان بەبێ ئەوەی زیان بە بەشە ساغەکەی گورچیلە بگات. ئەمەش کاتژمێرەکانی مانەوە لە نەخۆشخانە کەم دەکاتەوە. ئەنجا زیزانم بەم شێوەیە ئەزانین کە تەندروستی گورچیلەکان چەندێک گرنگە و جیالەوە چەندێک گرنگی پێدراوە بۆ ئەوەی کە تەکنۆلۆژیای تازە بێت بۆ پشکنین و بۆ دیاریکردنی پێشوەختەی کێشەکان بۆی هەر کێشەیەکی بێت زوو بیزانین هەتا ئەو تەکنۆلۆژیانوێ وای کردووە کە تێچووی دیاریکردنی نەخۆشیەکە یاخود نەشتەرگەریەکان کەم ببێتەوە یاخود ئەگەر نەشتەرگەریەک پێویست نەبێت نەکرێت کەمەش هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە. بەدڵنیەوە جالیندا بە بەردەوامی زانستی پزیشکی و زانستی مرۆڤایەتی لە خزمەت بەرەو پێشچوونی ئەم تەکنۆلۆژیایە تازانەیە بۆی خزمەتێ بە هاوڵاتیان و ئەو نەخۆشیە جیاوازانە بگەێنێ کە چارەسەرەکانیان تا ڕادەیەک لە نەخۆشەکانی تر قورسترە یاخود با بڵین ئازار و کێشەی بۆ نەخۆشەکە زیاترە. جا بە خۆشحاڵیەوە ئەم توێژینەوەش لێرە باسی لەوە کردووە کە چارەسەرێکی ئاسانتر و یەکێک لە دەستنیشانکردنی پێشوەختی حاڵاتەکانی کیسی گورچیلەی زۆر ئاسانتر بۆ دەستنیشان کردوین کە ئەتوانێت ڕێگە چارەسەرمان بۆ دیاری بکە ئەتوانێت لە نەشتەگەری بە دوورمانخە ئەتوانێت 5 ساڵ پێشەوەی کیسەکە دروست بێ پێمان بڵێ مەترسی ئەم کیسە لە داهاتوە ئەگەری هەیە بێ بە خانی شێرپەنجەی یاخودنا. ئەمانە هەمووی خزمەتێکە بۆ بەرەو پێشچوونی زانستی مرۆڤایەتی و زانستی پزیشکی کە بەڕاستی هەریەک لەمانە خزمەتێ بە ئەم نەخۆشیانە ئەگەێنێ کە هەریەکە لەمانە ڕێژەیەکی زۆر لە ناو کۆمەڵگایە هەیە دواتریش بەدڵنیایە بە ئامارەکان ڕوون یەکینەوە کە لە ئێسایا چەند کەس بەدەست ئەم نەخۆشیەوە ئەناڵێنێت. بێگومان ڕاستە بەجدیەوە هاڵێکی دڵخۆشکەرە کە زانست بەردەوام پێشەکەوێ بۆ ئەوەی هەر نەخۆشیە کە بێ ڕێژەکەی کەم بکرێتەوە چارەسەرەکان ئاسان ببن. اینجا هاڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە جوڵە. بزانین جوڵە چ کاریگەریەکی هەیە لەسەر کیسی گورچیلە. بێگومان هەلا زۆربەی پرۆگرامەکان باسی کردنی وەرزش و جوڵەمان کردووە ئەمڕۆژ دووبارە باسی یەکەینەوە جا بابەیەکەوە زانیاری زیاتر وەربگرین لەم هەواڵەوە فەرمونون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی وەرزشی ئەڵمانیا لە شاری کۆڵن کە لەسەر زیاتر لە 800 کەسی توش بوو بە کیسی گورچیلە ئەنجام دراوە ئەنجامێکی سەرسوڕهێنەری خستە ڕوو لەبارەی کاریگەری چالاکی جەستەیی لەسەر خاوکردنەوەی گەشەی کیسەکان. توێژینەوەکە دەری خستووە ئەو کەسانی ڕۆژانە بەلایانی کەم سی خولەک پیادەڕەوی خێرا دەکەن ئاستی ئەو پرۆتینانێک کە لە خوێنیاندا کەم دەبێتەوە کە هاندەری گەشەی کیسەکانن. ئەمەش دەبێت هۆی پاراستنی کارکردنی گورچیلەکان بۆ ماوەیەکی درێژتر. بەپێی شیکردنەوە فیسیۆلۆژیەکان وەرزشی مامناوان دەبێتە هۆی باشتربوونی سووڕی خوێن لە ناو گورچیلەکاندا. ئەمەش یارمەتی جەستە دەدات مادە ژەهراوەکان بە خێرایی باشتر فڕێ بداتە دەرەوە. کاتێک جەستە لە جوڵەدایە ئاستی ئۆکسجین لە شانەکانی دەوروبەری کیسەکە زیاتر دەکات. ئەمەش ڕێگری دەکات لە دروستبوونی ژینگەیەکی کەم ئۆکسجینی کە زۆر جار وەک هاندەرێکە بۆ زیادبوونی قەبارەی کیسەکان کار دەکەن. دکتۆر هانس مۆلەر سەرپەرشتیاری توێژینەوەکە ڕایگەیاند زۆر کەس وا دەزانن ئەگەر کیسی گورچیلەیان هەبوو دەبێت پشوو بدەن و نەجوڵێن بەڵام ئەمە هەڵەیەکی گەورەیە. بێجوڵەیی دەبێتە هۆی تەمبەڵبوونی گورچیلەکان و زیادبوونی پەستانی ناوخۆیی. ئێمە تێبینیمان کردووە کە وەرزش و مەلەوانی کردن نەک تەنها دڵدەپارێزن بەڵکو ڕێژەی فلتەرکردنی گورچیلە بە سەقامگیری دەهێڵنەوە. بەڵام توێژینەوەکە ئاماژەی بەوەش کردووە کە دەبێت لە وەرزشە قورسەکان و ئەو یاریانەی بەرکەوتنیان تێدایە وەک زۆرانبازی دوور بکەونەوە بۆ ئەوەی کیسەکان نەتەقن. جابوو بەدەستێنانی باشترین ئەنجام سپۆران ڕڵمایی دەکەن کە نەخۆشەکان بەرنامەی وەرزشێکی وەکو پیادەڕەوی و پاسکیل سواری و یۆگایان پەیڕەو بکەن. ئەنجامدانی ئەم وەرزشانە بۆ ماوەی 150 خولەک لە هەفتەیەکە نەک تەنها یارمەتی گورچیلە دەدات بەڵکو ئاسی سترێس و دڵەڕاوکێش کەم دەکاتەوە کە فاکتەرێکی ناڕاستە و خۆیە بۆ خراپبوونی حاڵەتەکان و گرنگە لە کاتی وەرزشکردندا ئاو بە بڕی پێویست بخورێتەوە بۆ ئەوەی گورچیلەکان تووشی وشکبوونەوە نەبن. ئازیزانم
وەرزشکردن زۆر سوودیمان باس کردووە و بە بەردەوامیش باز لە سوودەکانی یەکەین و ناوەسین لە باسکردن لە سوودەکانیە. لەم توژینەوەی باسی لەوە کردووە کە زۆر جار ئەو کەسانی کە کیسی گورچیلەیان هەیە و بیرەکەنەوە ئەڵەن پێوی نابێ بجوڵین یا نابێ وەرزش بکەین خراپتریەکە حاڵەتەکەمان. ئەم توژینەوەی باسی لەوە کردووە وەرزشە قورسەکان و ئەوانەی کە زەبریان بەرەکەوێ ئەنجامی مێن وەکو زۆران بازی، بەڵام ئەو وەرزشانەی پیادەڕەوی و زۆر وەرزشی جیاواز و سادەسادەی تر بۆ نمونە وەکو یۆگا ئەوانەی تر کە ئاماژەی پێیاوە لە هەفتەیەکە 150 خولەک یارمەتی دەرە بۆ باشترکردنی حاڵەتەکە و بەدڵنیایەوە لێرە و ئەم توژینەوەش باسی لەوە کردووە. بێگومان ڕاستە ئەنجامدانی وەرزشانە زۆر سوودمان پێگەێنن. اینجا باسی پاسکل سواریشی کرد، ئەنجامدانی پاسکی سواری و پیادەڕەوی یۆگا ئەمانە توانن زۆر کاریگەری باش دابنێن لەسەر نەخۆشیەکە بۆ ئەوەی کە کیسەکە زیاتر گەورە نەبێت، بەڵام هەروەکو ڕاستانیش باسی کرد نابێ جۆرە وەرزشێک بکەین کە زیان بگەێنێ و وا بکە کە کیسەکان بتەقن، چونکە ئەو کاتە بێگومان زیانەنێتەوە. بۆیە پێویستەکە کە پشکنینی پێشوەختە بکرێت، جارجار پشکنین بکەن بۆ ئەوەی بزان حاڵەتەکەتان هەیە. ئەگەر بێت و نەزانن لەوانەیە بچن وەرزشێکی قورس بکەن بێ ئەوەی بزانن کە حاڵەتەکەتان هەیە و حاڵەتەکە خراپتر ببێت یاخود نەخۆشیەکە خراپتر ببێت. جالیندا یەکێکی تر لەو شتانەی کە زۆر جار بیستومانە سەبارەت بەو کەسانی کە گیسی گورچیلەیان هەیە باز لەوەکەن ئەڵێن ئەم کیسە خودی خۆی ئاوی تایە، ئەڵێن ئەگەر زۆر ئاو بخۆینەوە کاتە قەبارەی کیسەکەمان گەورەتر ئەبێت و ئاوی زیاتر تێکەچێ، بەڵام ئەم بیر و بۆچوونە بە تەواوەتی هەڵەیە. توژینەوەی باسی لەوە کرد کە لە ئەخیراوتی گرنگی بەوەیە کە بە بڕێکی باشیش پێویستە ئاو بخورێتەوە بۆ ئەوەی ڕێگری بکەی لە وشکبوونەوەی گورچیلەکان. ئەو بیر و بۆچوونە بە تەواوەتی هەڵەیە کە بیریان لەوە کردوێتەوە کە ئەم کیسە خۆی ڕاستە ئاویتەیە، بەڵام ئەگەر ئاوی زیاتر بخۆیتەوە قەبارەی کیسەکە بە هیچ گەورە نابێت بەڵکو و باشتریەکە. جالیندا لە هەمان حاڵەتە باز لە یەکێکتر لە هەواڵەکانمانەکەین کە ئەویش خواردنیەکە کە سەوزەیەکە باز لە بیبەری سووری شیرینەکەین. ئەو بیبەری کە لەوانەیە لەسەر سفرەخوانی هەمومانە هەبێت و لەوانەیە زۆر جار ئێمەمانان لەسەر سفرەکە نەیخۆین بڵێن زیاتر گرنگی بین بە شتەکانی تر ئەو بیبەرە سووری شیرینە بە گۆشت و مریش گرنگی بین زیاتر ئەڵێ نەگە بیبەر بخۆی زیاترت بۆ خوێ وانە من واکەم. ئەخۆی ئەلێ ئەم توژنەوەی باز لە چیەکە باز لەوەکە کە ئەو بیبەرە سوورە شیرینەکانی باسەکەین چه سوودێکی هەیە پڕە لە مادەی دژە ئۆکسانەکان کە ئەم دژە ئۆکسانانە چه سوودێکیان هەیە بۆ گورچیلە و چه سوودی ئەگەیەنێ بە ئەم کیسی گورچیلەیە. جا بە زانایی زیاتر وەرگین لەم هاڵە و بزانین ئەم بیبەری سووری شیرینە زانیاریەکان و سوودەکانی چییە؟ فەرموون. توژینەوەیەکی نوێ کە لە زانکۆی هارڤارد و کۆلێژی شاهانەی لەندەن ئەنجام درراوە تیشک دەخاتە سەر سوودە سەرسوورهێنەرەکانی بیبەری سووری شیرین وەک خۆراکێکی نمونەیی بۆ ئەو کەسانەی کێشەی کیسی گورچیلەیان هەیە و ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 5 ساڵ لەسەر گروپێکی گەورەی نەخۆشەکان تاقی کراوەتەوە دەری خستووە کە گونجاندنی ئەم سەوزەیە لە سیستمی خۆراکیدا دەبێتە هۆی کەمکردنەوەی پرۆسەی ئۆکسان لە ناو خانەکانی گورچیلە بە ڕێژەی لە سا 28. تایبەتمەندی بیبەری سووری شیرین لەوەدایە کە ڕێژەیەکی زۆر کەم لە پۆتاسیۆمی تێدایە بە بەراورد بە سەوزەکانی دیکە. ئەمەش بۆ نەخۆشی گورچیلە زۆر گرنگە چونکە پۆتاسیۆمی بەرز فشار دەخاتە سەر کارکردنی گورچیلە. لە هەمان کادا دەوڵەمەندە بە ڤیتامین C و ڤیتامین A و B6 لەگەڵ مادەی لایکۆپین کە دژە ئۆکسێنەرێکی بەهێزە. ئەم پێکهاتانە پێکەوە کار دەکەن بۆ پاراستنی پەردەی خانەکانی گورچیلە لەو تێکچوونانەی کە دەبنە هۆی دروستبوونی کیسە نوێیەکان. هەروەها یارمەتی کەمکردنەوەی هەوکردنی دەوروبەری کیسە کۆنەکان دەدەن. ئینۆرا ڕۆسی پسپۆری خۆراکە و دەڵێت بیبەری سوور وەک قەڵغانێکی سروشتی وایە بۆ گورچیلەکان. زۆربەی ئەو نەخۆشانەی کیسیان هەیە دەبێت ئاگاداری پۆتاسیۆم بن. بیبەری سوور بژاردەیەکی بێوێنەیە چونکە تامێکی خۆش و سوودێکی زۆری هەیە بێ ئەوەی زیان بە گورچیلە بگەێنێت. ئێمە تێبینیمان کردووە کە ئەو کەسانەی هەفتانە 3 بۆ 4 جار بیبەری سوور دەخۆن ئاستی کریاتینینیان لە خوێنیاندا جێگیرترە. و تۆژینەوەکە ئاماژە بۆش دەکات کە ڕیشاڵەکانی ناو بیبەرەکە یارمەتی داوەزینی کۆرسۆڵ دەدەن کە سوودێکی ناڕاستە و خۆی بۆ تەندروستی مولولەکانی خوێنی گورچیلە هەیە. سپۆران ئامۆژگاری دەکەن کە بیبەری سوور بە خاوی لە ناو زەڵاتەدا بخورێت یان بە شێوەی برژاو، بەڵام باشترە لە سوورکردنەوە زۆر بەڕۆن دوور بکەونەوە. هاوکار دەتوانرێت وەک جێگرەوەیەک بۆ ئەو تەماتەیە بەکار بهێنرێت کە پۆتاسیۆمی زۆرە لە تەنیشت ئەم خۆراکەدا. جەخت لەسەر خواردنەوەی ئاوی پێویست 8 بۆ 10 پەرداغ دەکرێتەوە بۆ ئەوەی کاریگەری مادە سوودبەخشەکانی بیبەرەکە لەسەر گورچیلە بگاتە ئەو پەڕی چالاکی.
ئەم گۆڕانکاریە بچووکە لە سیستەمی خۆراکیدا دەتوانێت کاریگەری گەورەی هەبێت لە پاراستنی کوالێتی ژیانی نەخۆشەکە. کەواتە بیبەری سووری شیرین زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە تەندروستی گورچیلەکانمان بپارێزێت. اینجا لەبەرەوەی ئەمڕۆ بابەتەکەمان خۆراک بوو بینیتان ڕاستان گەشایەوە هەر باسی خواردن بکرێ ئیتر ئەو کوڕە لە خۆی دڵی خۆشە بێت لەبەر زۆر حەزی لە خواردن. بەخوا برسیمە و پێش پرۆگرامی سمشتێ بخۆم دایوتم دوای پرۆگرامە با گەدە مەشغوڵ نەبێ بەوە بەس ئێستا باشتر بۆ نمونە باشتر سەرنجم زیاترە کە ئەتوانم باشتر بیری لێ بکەمەوە و باشتر بیر لە زانیاریەکان بکەمەوە. دەستخۆش بەس کە باسی خواردن نەکرێتتر هەستەکەی وردە و دەشتت بیرەچێتەوە. وڵی ئەگەشینەوە چاومانە گەشێتەوە دەها چۆنەڵێڵە لە چاو دڵمان ڕوونەبێتە مەش چاو دڵمان ڕوونەبێتەوە دەستخۆش اینجا باسی ئامارەکانمان بە سەر چاوم جا ئێستا باسێک لە ئامارەکانەکەین ئەزیزانم تایبەت بە کیسی گورچیلە. باز لەواکەین کە ئێلە ئێستاە لە جیهانە چەند کەس بەدەست ئەم نەخۆشیەوە ئەناڵێنێت. باز لەواکەین کە لە ئێستا لە جیهانە ژمارەی زیاتر لە 12 ملیۆن کەس بەدەست ئەم نەخۆشیەوە ئەناڵێنن. ڕێژەیەکی زۆرە 12 ملیۆن کەس لە ئێستا بەدەست ئەم نەخۆشیەوە ئەناڵێنن. لە هەمان کاتە لە 150 توشبووان ڕوبەڕووی سزبوونی گورچیلە ئەبنەوە لە تەواوی توشبوونی حاڵەتەکانە خود لە مەودای توشبوونی حاڵەتەکانەوە بۆ نمونە ئەم 12 ملیۆن کەسە لە 150 ئەم 12 ملیۆن کەسە ئەگەری توشبوونیان هەیە بە سزبوونی گورچیلە و خراپتربوونی حاڵەتەکان. و لە هەمان کاتیشە ساڵانە 100,000 کەیسی نوێ تۆمارەکرێ. جا سێرەکە لیندا لە ئێرەیە 12 ملیۆن کەس لە جیهانە بەدەستێەوە ئەناڵێنێت هەموو ساڵێکیش 100,000 کەیسی نوێ تۆمارەکرێت و لە هەمان کاتیشە لە 150 ئەم ئامارانەی کە باسمان کرد ئەگەری دروستبوونیان بە سزبوونی گورچیلە ڕوبەڕووی سزبوونی گورچیلە بنەوە ئەگەری دروستبوونیان زیاترە. ئەم ڕێژەیە بۆ زۆرە بۆ هەموو ساڵێ 100,000 بۆ 200,000 زیاتر توش بێ کەواتە پێویست بەوەیە کە هۆشداری تایبەت بڵاو بکرێتەوە. یەکێکە لە نەخۆشیە مەترسیدارەکان ئەگەر وابێ چونکە ڕێژەیەکی زۆری هەیە و ساڵانە ڕێژەیەکی زۆر 100,000 کەس توش بێت لەو 12 ملیۆن کەسی کە باسمان کرد بەدڵنیای و ڕێژەیەکی زۆرەتیان. ڕاستە بێگومان بەداخەوە جا بۆیە بێت ئەو شتانەی کە باشن بیکەینە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان بۆ ئەوەی ئەم ڕێژە بەرزە کەم بکرێتەوە. بەرمونە بیبەری سووری شیرین زۆر بخۆین ئاو زۆر بخۆینەوە جوڵە بکەین ئەم شتانە بکەین ئەو کەسانی کە بەرزەفشاری خوێنیان هەیە زوو پشکنین بکەن بۆ ئەوەی کە پارێزراو بن ئەم ڕێژەیە کەم ببێتەوە. ئەنجا کیسی گورچیلە بە کۆمەڵێک شت کاریگەر ئەبێت ینی کۆمەڵێک کەس هەیە زیاتر ئەگەری توشبوونیان بە کیسی گورچیلە هەیە بۆهۆی هەندێک شتەوە با من پێتان بڵێم بنمونە بۆ ماوەی و تەمەن ئەگەر بێت و دایک و باوکەکە پێشتر کیسی گورچیلیان هەبووێ لەوانەیە ئەگەری زۆرە کە مناڵەکەیان توش ببێ بۆی پێویست دەکات ئەم کەسانە زیاتر ئاگاداری خۆیان بن. تەمەن بێگومان تەمەنیش کاریگەری هەیە بە تایبەت لەسەر گورچیلەکان و پێویستەکە هەتا لە هەواڵەکەشا پێمانوتن ئەوانەی کە سەر و 50 ساڵن پێویستەکە زوو پشکنین بۆ گورچیلەیان بکەن. بەرزەفشاری خوێنیش بێگومان کاریگەری هەیە لە یەکەم هەواڵا پێمانوتن کە بەرزەفشاری خوێن کاریگەری هەیە لەسەر توشبوون بە کیسی گورچیلە چونکە ئەم دوو ئەندامە پەیوەندیان بەیەکەوە هەیە ئەگەر یەکێکیان کێشەی تیابێ ئەوەی تریش کێشەی تیابێت بۆیە پێویستەکە دووبار ئەوەی کە بەرزەفشاری خوێنی هەیە زیاتر ئاگای لە خۆی بێت. خۆراک و قەڵەوی بێگومان قەڵەوی کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسەکە تووشی کیسی گورچیلە ئەبێت خۆراکیش کاریگەری هەیە لەسەر ئەوە بەرمونە خواردنی خۆراکێک کە خوێی زۆرە کەم خواردنەوەی ئاو کاریگەری ئەبێت نەخواردنی شتە زۆر باشەکان و خواردنی شتە خراپەکان لە جیاتی ئەمە بێگومان کاریگەریە بێت لەسەر زیاتر توشبوون بە نەخۆشیەکە. دەستخۆش بێلیندا بەدڵنیەوە زۆر زیاتر لەسەرم بابەتانە ئەدوین و زیاتر لەسەری ئەدوین و باز لەواکەین کە هۆکارەکانی توشبوون چیە و چۆن چارەسەر بکرێ و چارەسەرە جیازەکانی کەیە. پزیشکی پسپۆرمان تایبەت بە بابەتەکە لەگەڵە و یەکە بە یەکەی پرسیارەکانتانی ئاراساکەین بەڵام پێشەوە وچانێکی کودوەرەگرین و ئەگەڕێینەوە وڵاتان.
دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە کیسی گورچیلە بوو بۆ ئەو مەبەستە میوانداری دکتۆر عەلی ئەمین پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆمان کردووە. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس هەر بژی زۆر بەخێر بیت. دکتۆرەمە یەکسەر بەوە دەست پێ بکەم کیسی گورچیلە چییە؟ بەڵێ کیسی گورچیلە یەکێکە لە نەخۆشەباوەکانی گورچیلە لە هەموو لە کۆمەڵگای ئێمەیە. ئەگەر پێناسەیەکین کیسی گورچیلە بریتە لە تورەکەیەک ئاوێکی ڕوونی تایە، کیسەکە دیوارێکی بڵێن دیوارێکی تەنکێکی باریکە دروست ئەبێ لە دوو شوێنی سەر گورچیلە، ئایا لەسەر توێکڵەکەی دروستە بێ یا لە ناو گورچیلە دروستە بێ، یعنی دوو جۆرە لە دەرەوە لە دوی ناوە دروستە بێ. ئەنجا بە شێوەیەکی گشتی نەخۆش کە پرسیار ئەکات کە بڵێن باوە ئەم نەخۆشیە زۆر پرسیار ئەکات ئەڵێ ئەم کیسە هۆکاری چییە، ئەم کیسە چارەسەری چییە، ئەم کیسە مەترسی چییە. ئەم پرسیارانە زۆر باوە کە نەخۆش لە پزیش ئەیکا. ئێمە بینە سەر هۆکارەکەی خۆی تا ئێستا لە 100% کیس نەزانراوە کە هۆکاری چییە دروستە بێ، بەڵام هۆکارێکی ترێ بۆ ماوەیە ویراسەیە ئەویش لە حاڵەتێکە کە ئێستای نەسەری کە پێڵێن ئۆتۆسۆمال دۆمینانت پۆلیسیستیک کیدنی دیزیز کە هەردوو گورچیلە هەمووی تەکەیوسەکات، هەمووی پڕەبێ لە کیس، بەڵام بە شێوەیەکی گشتی هۆکارێکی تا ئێستا نەزانراوە، بەڵام سەیرەکەی دەرکەوتووە کە بەپێی تەمەن لە 150 ئەوانەی کەیترە چنن سەر و 50 ساڵی کیس دروست دەکەن، یعنی بەبێ هۆکارێک بەبێ هۆکارێک ئەو کیسە دروستە بێ. ئیتر ئایا کیسەکە جاری وایە یەک کیسە، جاریا دوو کیسە، جاری وایە هەردوو گورچیلە کیسی لەسەر دروستە بێ. نەخۆش پرسیارکەڵێ ئەمە هۆکارەکەی چییە نەزانراوە، تا ئێستا نەزانراوە، بەڵام ئەوە مهمە کە بە قسەی پزیش بکات ڕێنمایی کە ئەیاتێ چی مهمە ئەو تعلیماتە و ئیرشاداتانە جێبەجێ بکات. وتمان بۆ ماوەیەکەش ئەوەیە کە پێڵێن ئۆتۆسۆمال دۆمینانت پۆلیسیستیک کیدنی دیزیز، کیسیش بێجگەلەوەی کە بۆ ماوەیە کیسیش دوو جۆرە، کیسی سادە، کیسی ئاڵۆز هەیە. کیسی سادە ئەوەیە کە دیواری کیسەکە دیوارێکی تەنکە، هیچ کێشەیەکی یعنی بڵێن خراپیەکی تیان نییە، ئاوێکی تایە ئاوێکی ڕوونە شلەیەکە، ناڵێن ئاوە بەس شلەیەکی ڕوونە لەسەر گورچیلەکە دروستە بێ. ئیتر هەیە قەبارەی بچووکە، هەیە قەبارەی مامناوەندە، هەیە قەبارەی زۆر گەورەیە بە قەیلوانێت تۆپێک ببێت یان پرتەقاڵێک ببێت. کیسی نوعێکی تریشەیە کە پێڵەن پاراپێلڤیک سیست لە ناو گورچیلەیە دروستە بێ، لە لای گورچیلەوە بڵێن لە نەک لە توێکڵەکەی لە دوی ناوە دروستە بێ. ئەوەی جۆرێکی ترە کە لەم کیسە سادانە. کیسی شەیە ئاڵۆزە، ئەم کیسە ئاڵۆزە دیوارەکەی تقریبا بڵێن ڕێک نییە، خوار و خێچە، ئاوەکەی لەوانەیە بڵێن بە کوردی پێڵەن خڵتەی تایە، ئاوەکەی ڕوون نییە ئەو شلەی تایەتی، جاری وایە دیوارەکەی کاڵن ڕێک نییە، تۆ شوێنێکی بڵێن ئەستورە تەکەلوسەکە کلس دروست دەکات، جاری وایە کیسەکە لە ناوە گیرفان دروست دەکات، یعنی کیسی وردوردی تیاش دروستە بێت، جاری وایە خوێنیشی تیا دروستە بێت. ئەمانە پێڵەن کیسی ئاڵۆز. جۆرەکەی ترکەوتمان بەبێی وراثەیە پێڵەن پۆلیسیستیک کیدنی دیزیز، ئەوەیە کە هەردوو گورچیلەکە هەمووی پڕە بێ لە کیس، ئیتر قەبارەکان لە گەورە و لە بچووک و لە مامناوەندەوە هەر پڕە لە کیس. ئەوانە ئەبێ ئێستای نەسەری چاودێریکی باشیان ئەوێت. زۆر چاکە. دکتۆر باسێکمان لە ئامارەکان کەوتمان لە ئێسایا 12 ملیۆن کەس لە جیهانە توش بووە بە حاڵەتەکە و هەر ساڵێکیش 200,000 کەسی تازە و کەیسی نوێ تۆمارەکرێت. بەدڵنیایە ئێوەسە پرسیارە لە ئەو کەسانی کە ئەم 200,000 کەسی کە تازەکی کەیسەکە تۆمارەکرێت، ئەمانە هەمویان هۆکارەکەی بۆ ماوەیە ئەکرێ هۆکارێکی دەرێکی تری هەبێت بۆ نمونە شێوازی ژیانکردن بێ، خواردن بێ، یاخود نەخۆشیەکی تر بێ لە جەستەی کەسەکەیە کە کاریگەری بکاتە سەر دروستبوونی ئەم کیسی گورچیلەیە؟ بەڵێ بۆ ماوەی وتمان بۆ ماوەی بۆ کیسی سادە بە هیچ جۆرێک پەیوەندی نییە، بەڵام بۆ ئەو تەکەیوسانی کە وتمان پۆلیسیستیک کیدنی دیزیز ئەو بۆ ماوەی دەورە بینێ، بەڵام کیسێک کە دروست بوو لەو تەمەنەیە لە دوای بڵێن 50 ساڵی 60 ساڵی کە دروستە بێ، هینە پەیوەندی بە شێوازی ژیانیانەوە هەیە، نە پەیوەندی بە خواردنی شەوە هەیە، بە هیچ جۆرێک پەیوەندیان نییە
لەبەرەوەی کە تا ئێستا بەتاواتی نەزانراوە بەڵام هەندێک توێژینەوە باسەکرێت کە ئەڵێ ئەوانەی کە دایمەن زەختیان لەگەڵایە زەختیان بەرزە یا بۆ نمونەوانەی کە شەکریان هەیە یا بۆ نمونە ئەوانەی کە لەژێر سزبوونی گورچیلانە لەژێر غەستی گورچیلەن ئەمانە ئەتوانین بڵێن هۆکارێکن بۆ ئەوی کە کیس دروست بێت لەسەر گورچیلە بەڵام ئەوانەی کە بڵێن ساغن و عیبیان نییە کیس دروستە بێ هیچ هۆکارێک نادۆزیتەوە یعنی کیسیش کە ئەڵەی نەخۆشیە بە نەخۆش نایەت بۆلات بڵێ دکتۆر وەڵا ئەوەم هەیە و نیشانێکم هەیە بە سەدفە دەرئەکەوێکە کیسیە یعنی زۆربەی زۆری بە سەدفەیەت بۆ نمونە پشکنینێکەکە سۆنەرێکەکە ئەشعەیەکی سیتیسکانێکەکە ئێماڕایەکەکە بۆ حاڵەتێکی کەی ناوسکی بەڵام دەرئەکەوێت دکتۆر پزیشکی سۆنەری تیش پێ ئەڵێڵێ تۆ گورچیلەشت کیسێکت هەیە لەسەری بەڵام هیچ زیانێکی بۆ دروست نەکرەوە هیچ کێشێک بۆ گورچیلەی دروست نەکرەوە بەڵام پێویستەکە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەی بۆی ڕێنمایی و باتێ چونکە وەکو وتم کیس ئەگەر ئێمە نەخۆشکێت بۆ لامان کە یەت ئەڵێ وڵا دکتۆر کیسم هەیە ئێمە ئەبێ ئەو کیسە تەسنیفی کەین یعنی دەرەجەی بزانین هینێک هەیە کلاسفیکیشنێک هەیە پێڵێن بۆستنیا کلاسفیکیشن دەرەجەی یەک هەیە دوی هەیە دوو جۆری هەیە سێ هەیە چواری هەیە بۆ نمونە یەک و دوو لەوانەیە ئەمە طبعاً بە تیشکی سیتیسکان دەرەکەوێت بە کۆنتراسیینێ بە ئەشعەی تەنویری ملەوەن ئەتوانین ئەو دەرەجانە دەستنیشانکەین چونکە یەک و دوو ئەتوانین بە نەخۆشەکە بڵێن کە هیچ مەترسیەکت نییە هیچ ترسێکی ناوێت ئیتر ئەو کیسەکەش ئەگەر قەبارەکەشی گەورە بوو ئەگەر نیشانەی دروست نەکردبێت بڵێن ئازارێکی بۆ دروست نەکردبێ یان میزی نەبووە بە خوێن یان قەبارەکەی وا زەختی نەکردوێتە سەر گورچیلە ئەتوانین بەس چاودێری بکەین بەڵام ئیتر لە سێ و چوارە ئیتر نەخۆش ئەبێ لەژێر چاودێریا بێت چونکە کیس ئەو کاتە پێڵن کیسی ئالۆز کە بوو بە سێ و چوار ئەو کیسە ئالۆزە ئەگەری هەیە ببێت بە کیسی شێرپەنجەیی باش دکتۆر لە ئێستا کۆمەڵە نەخۆشی هەیە کە لە کۆمەلگای ئێمە زۆر باون بۆ نمونە زەخت و شەکرێ و بەرزەفشاری خوێن و بابەتەکانی شەکرەیە ئەم کەسانەی کە بەرزەفشاری خوێن و شەکرەیان هەیە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم نەخۆشیە بۆ نمونە ئەکرێ هەر کەسێک کە ئەم بەرزەفشاری خوێنی هەبێت و ئەم شەکرەی هەبێت یەکسەر ڕاستەوخۆ هۆکار بێ بۆی کە تووشی ئەم کیسی هێلکەدانە کیسی گورچی لێبێت نا یەکسەر نا بەڵام بە مروری زەمان بە پێی کات ئەگەری هەیە وەکو وتم یعنی ئەمە لە 100% ئیسبات نەکراوە کە بڵێن بەرزی فشاری خوێنیان شەکرە بێتە هۆی دروستبوونی کیس بەڵام ئەم نەخۆشانەی کە بە شێوەیەکی گشتی باست کرد هەردووکی چ بەرزی فشاری خوێن چ شەکرە کاریگەری هەیە لەسەر ئیشکردنی گورچیدا ئێمە بە تایبەتی ئەوانەی کە شەکرەیان هەیە ئەوانەی زەختیان هەیە یان ئەوانەی دڵیان سستە دائما پێیان ئەڵێن 3 مانگ جارێ ئەبێ پشکنینی ئیشکردنی گورچیرە بکەن ڕینال فانکشن تست کە بە تایبەتی کە یوریا و کریاتینە یعنی کە ئەوەی کە زۆر مهمە ئەوانە ئەبێ 3 مانگ جارێ بکەن چونکە ئەمانە زەرەر لە گورچیرەیان ئەبێتە هۆی سزبوونی گورچیرە بەڵام کە بڵێ وەڵا ئەم دوانە بڵێن تەئسیرێکی ڕاستەوخۆی هەبێ بۆی کە کیس دروست بێ نا ئێمە لە بۆ مەسەلەی و کیسە گریمان دروستیش بوو کیسێکە دروست بووە لەسەر گورچیرەی نەخۆش پێویست بە هیچ دڵڕاکێک نییە پێویستەکە 6 مانگ جارێ ئەگەر کیسەکە قەبارەی بچوو بوو 6 مانگ جارێ سەردان بکە تیشکی سۆنەر بکە بزانی قەبارەکی زیاکە یانە بەڵام کیسیش ماوەیەکی کورت قەبارەکی زیان ناکە ماوەیەکی دووری درێژوێت تا قەبارێکی زیابێت اینجا کە قەبارەکەشی زۆر بوو ترسی ناوێت هیچی ناوێت ئەگەر قەبارەکەی زۆر بوو لە دەرەوەی گورچیرەوە بۆ نمونەوەکو ئەو وێنەیە هاتۆتە دەرەوەی گورچیرە ئەمە لەوانەیە بڵێن زەرەر لە گورچیرە نەهاتوو چکە هاتۆتە دەرەوە ئەمە ئەگەر قەبارەکەشی زۆر بێ لەوانەیە هیچ زەرەر لە گورچیرە نەهات ئەگەر بە شەرتێک کە نەخۆشەکە هیچ نیشانەیەکی نەبێ ناڵێ مەسەلەن ئازارمە بێ ناڵێ مەسەلەن میزم خوێناویە کێشێکی بۆ دروست نەکات پێویست بە هیچ چارەسەرێک ناکات تەنها چاودێری بەس دکتۆر ببوورەوە چۆن لە شێرپەنجە جیایەکەینەوە ئەگەر باسێکمان بۆ بکەیت بەڵێ ئەم وێنەیە ئەوەیە کە بۆ ماوەیەکەیە ئۆتۆسۆمال دۆمینەنت پۆلیسیستیک کدنی دیزیز وەکو وتم هەموو قەبارەی تایە کیسەکان و هەردوو گورچیرەی گرتووە ئەمە یعنی ئەگەر چاودێری چڕیانەوێت چونکە ئەم چاودێریە نەخۆشەکە نەیکات لە کۆتاییە احتیمالە ببێتە هۆی سزبوونی گورچیرەکەی
گورچیلەی سست دەکات ئەو کاتە ئیتر ئەگەر تەمەنی زۆر بوو ئەوێ بیخیتە سەر غەستی گورچیلە دایلسیس ئەگەریش تەمەنی کورت ینی بچووک بوو گەنج بوو لەوانەیە بڵێن وڵا پێویستە زەرعی گورچیلەی بۆ بکرێت چاندنی گورچیلە بەڵام ئەوەی کە باست کرد چۆن بزانین کە شێرپەنجەیە ئەمە نییە لەو وێنەی ترە ئەو کیسە چۆن بزانین کە کیسی سادەیە یان کیسی شێرپەنجەیە کە بڵێن ئالۆزە ئەوە بەپی ئەوخوتم ئەشعەی سیتیسکان بە ملەوەنی بە کۆنتراست دەرئەکەوێت بزانیم ئەو کیسە ئایا کیسێکی سادەیە یان ئالۆزە چونکە بەپێ وەکوتم کلاسیفیکیشنێکمان هەیە بۆسنیا کلاسیفیکیشنی 2 3 4 ئیتر 1 و 2 بەس چاودێریەوێت یعنی پێویست ترسی شێرپەنجەی نییە بەڵام 3 و 4 ئێمە ناڵێن وەڵا شێرپەنجەیە بەڵام ئەگەری توشبوون ئەو کیسە بە شێرپەنجە زیاترە لەوانەیە لە 150 زیاتر بێ کە ئەگەری هەبێت تووشی شێرپەنجە بێ بۆیە پێویست ئەکات چارەسەرێکی بۆ بکەن کە ئیستا باسیەکەین زۆر دکتۆر هەروەک خۆشە ئاماژە و پیا و زانیاری بە ڕێزی شتانە ئاماژە بەوەیە کە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئەگە پشتگوێ بخرێ ببێتە ئەوەی کە تووشی سزبوونی گورچیلە ببێ کەسەکە ئەی دکتۆر چۆن هۆشداری لە نێوان هاوڵاتیانە بڵاوکەینەوە بۆ ئەوەی کە حاڵەتەکەی خۆیان دەستنیشان کەن چن نیشانەیەکی سەرەتایی هەیە لە کەسەکەیە هەستی پێ بکات بۆەوەی زووتر سەردانی پزیشکی پسپۆرتای بە بابەتەکە بکە یاخود زووتر پشکنینی پێشوەختە ئەنجام بات بەڵێ وەکو وتم زۆربەی حاڵەتەکان زۆربەی زۆری بە سەدفە دەرەکەوێت پشکنین بۆ نەخۆشیێکی ترەکەن سۆنەرێکەکە لێوەڵە کیست هەیە ئەو نەخۆشیە کەیەت بە ترسەوەیەت بەڕاستی ئەڵێ دکتۆر کیسم هەیە دکتۆر ئازارم هەیە یعنی سیرەکەی ئەو کیسەی ئەوەنە بچووکە هیچ پەیوەندی بۆ ئازارەوە نییە ئەوە ڕێنماییان ئەیەی تێ ئەڵێ ئەم ئازارەت هیچ پەیوەندی بەو کیسە نییە ئەو کیسەش هیچ ترسێکی نییە لەوانەیە بە سۆنەر قەبارەی کیسەکە بزانیت شوێنی کیسەکە بزانیت ئاوی ناوی کیسەکە بزانیت کە پێویست بە دڵڕاوکی و ترسی ناوێت و تەنها پی ئەڵێ ئەمە بە 3 مانگجارێ چاودێری ئەوێت ئەبێ بەس ئەوەیە وەرەوە چاودێری بکە بەڵام بە نەخۆش پێی ئەڵێ بە تایبەتی ئەوانەی کە کیسەکان تۆزێک گەورەیە نەک ئەم کیسە بچووکانە من زۆر باسی قەبارە ناکەم یعنی بڵام وڵا قەبارەی ئەوە نەبێ بێوا بکە بەڵام ئەو کیسانەی کە قەبارەیان گەورەیە ئەویش ئەتوانین بڵێن ئەگەر هیچ نیشانەیەکت نییە تەنها چاودێری ئەوێت بەڵام ئەگەر بینیمان نەخۆش وتی دکتۆر ئازارێکی ناڕەحەتێکم بۆ هاتووە دکتۆر فشاری خوێنم بەرزە دکتۆر وڵا میزەکەم بۆ بە خوێن ئەمانە ئەبێ بە زووترین کات چارەسەریان بۆ بکەیت لەوانە پێویست بە نەشتەگەری بکات بەڵام ئەگەر بینیت کیسەکە دوای پشکنین کیسەکە عیبی نەبووە کەسەکە نەخۆشەکە ئازاری هەیە لەوانەیە تۆزێ نەسیحەتی بکەیت و دڵی خۆشکی بڵێ ئەمە هیچ ترسێکی نییە پێویست بە هیچ شتێک ناکات بڕۆ 3 مانگ جارێک وەرەوە پشکنینت بۆ ئەەکەین سۆنەرت بۆ ئەەکەین ئەگەر بینیمان ئەو کیسە زەختی کردبێتە سەر گورچیلەکەت یان گورچیلەکەت لاواز کردووە ئەو کاتێ ئێمە ئەبێ نەشتەگەری بۆ بکەین دەستخۆش دکتۆر باسی جۆری جیاواز لە کیست کرد کیسی ناوە کیسی دەرەوە کیسی ڕوون کیسی ئاڵۆز هەموویت باس کرد باسی چارەسەرەکانمان بۆ بکەیت ئایا هەر جۆر کیسە و چارەسەری جیاوازی هەیە چۆن نەخۆشەکە ئەخەنە ژێر چاودێریەوە باسێکمان بۆ بکات چارەسەرەکان ئێستا گەشتون بەشوێ بەڵێ چارەسەرەکە وەکو وتمان کیسی سادە ئەگەر قەبارەکەی بچووک بێ پێویست بە هیچ چارەسەرێک ناکە تەنها چاودێریە پێویست بە هیچ دڵڕاوکی و ترسێک ناکە بەس چاودێریەکە پێی ئەڵێن ئەگەر کیسەکە 3 مانگ جارێ وەرەوە کیسەکە گەورە بوو ئەگەر فشاری خسبێت سەر گورچیلەی یان فشاری بەرز کردبێتەوە فشاری خوێنی یان میزی بوو بە خوێن یان ئازارێکی زۆر بە قوت بوو ئەو کاتە ئێمە ئەبێ بیلەوە بکەینەوە کە نەشتەگەری بۆ بکەین بەڵام ئەمەش چۆنە ئێمە بەسەر بە سۆنەر وای پێ ناڵێن ئێمە چین سیتیسکانی بۆکەین کە کەسەکە نەخۆشەکە یەت بە ئازاروانە سیتیسکانی بۆکەین بزانین ئایا ئەم وەکو باست کرد بزانین چ دەرەجەیەکە چونکە وەکو وتم کیسی سادە دەرەجەی 1 و 2 ئەم دوو جۆرە پێویستی بە نەشتەگەری ناکە چارەسەریشی نییە ئیسانە خۆی زۆر هێڵێ دکتۆر دەرمانێکم بەرەو کیسەم لە ناو بچێت ئەمە حەزەکەم هەموو نەخۆشیە بزانێت کە بە هیچ جۆرە دەرمانێک نییە کیس لە ناو بەرێت کیسیش دەگمەنە بڵێ وەڵا دکتۆر کیسەکەم تەقیوە شتیوە ڕوونا چکە بتەقیەوە حاڵەتێکی چۆنەڵی ئیمەرجنسیە یعنی حاڵەتێکی دەگمەنە ماوە لە حاڵەتێکە کیسەکە تەقەیەکە خوانە خۆسە و کەسە تووشی حادیسەیەک بێت ترۆمایەک بێ شتێک بێ یاڵە لەوانێ بڵێن کیسەکە تەقیوە ئەو کاتەکە بێ بە نەزیفیش
ئاوکە کاڵێن ڕوونە بێ بە نەزیف ئەو حاڵەتە بێ زووترین کار نەشتەگەری بۆ بکەیت وەکوتم 1 و 2 پێویستی بە چارەسەر نییە و هیچ دەرمانێکیشی نییە 3 و 4 کەوتمان ئاڵۆزە ئەوە ئەبێ نەشتەگەری بۆ بکەیت ئێستا نەشتەگەریەکەشی بە جاران ئێمە بە هەڵدڕین ئەو کیسەمان بۆ دەرهێنا کیسەکەش دیوارەکەیشمان هەمووی پاکردەوە لە گۆشی گورچیلەکە تاشی و ئەرچی کلسەکانە هەموویمان دەرێنا و ناردمان بۆ بایپسی بۆ زەرع ئاوکەشمان نرد بۆ سایتۆلۆژی ئەمە جاران وابوو بەڵام ئێستا الحەمدلله بەلەڕێی هەناوبینی نازوور لاپرۆسکۆپی ئەتوانێت ئەو کیسە چارەسەر بکرێت باش دکتۆر زۆر لێک لە هاوڵاتیان ئەو پرسیاریان بۆ دروستە بێت کە کاتێک نەشتەرگەریەک ئەنجامی بۆ لابردنی ئەم کیسە ئایا خودی گورچیلە زیانی پێئگات بۆ نمونە زۆر لەوە ئەترسن کە دواتر گورچیلە نەتوانێت بگاتەوە سەر فرمانی ئاسایی ژیانی خۆی چونکە گورچیلەش وەکو زانیاری بەڕێسانەیەکێکە لە ئەندامە گرنگەکان کە ئێمە پشتی پێ بەسین بۆ ژیانمان خۆی بەڵێ کیس کە قەبارەکەی گەورە بوو دوای ئەوەی کە بە تیشک و بە سۆنەر و بە سیتیسکان دەرکەوت کە فشاری کردوە سەر گورچیلە ئەبێ بە زووترین کات بۆی لابەریت یا نیشانەی هەبوو ئەبێ لای بەریت بەڵام ئەم لەو کاتی کە بۆی لابەی ئێمە بۆیە ئەو ئەڵێ نەشتەگەری بۆی زیاتر فشار نەکاتە سەر گورچیلە خۆی ئەگەر لای بەریت هیچ کێشێک بۆی گورچیلەکە دروست ناکات بەڵام نەخۆش ئەبێ بزانێ کاتێککە نەشتەگەری کیسی سەر گورچیلە کات ئەبێ پێی وترێت ئەگەری هەیە ئەو گورچیلەیە لە داهاتوودا کیسێکی تر دروست بکات یعنی ناتوانین بڵێ سا نەخۆشی وایە کیسەکەی لا ئەبرێ بۆی دوای ساڵێ 2 ساڵ 3 ساڵ سێرەکەی ئەڵێ دکتۆر کیسم بۆ هاتوێتەوە ئەمە بێ بزانێ پێش نەشتەگەریەکە بێ بزانرێت کە ئەو کیسە لا ئەبرێ ئەگەری هەیە کیس چونکە تۆ کە نەشتەگەری بۆ کەیلوانەیە کیسی وردە هەبێت نابینرێت نابینێت و ناتوانانی بێ چارەسەری وردە کیسەکان بکەیت و گورچیلەکە زیاتر عەزیەت ئەی بەڵام ئەوەی کە تأثیری کرد سەر گورچیلە بە دەرەجەی 1 ئەو کیسەیە کە نیشانەی بۆ دروست کردووە لەسەر نەخۆشەکە یان زەختی کردوتە سەر گورچیلەکە ئەوە چارەسەرەکەی دەستخۆش دکتۆر دوا پرسیار باسێکی ڕێنماییەکانمان بۆ بکە کاتێک نەخۆشیە بۆ لای تۆ بەرمونە نەخۆشەکە خۆی بۆ ماوەی ئەبێت توش بێت بەرمونە دایک و باوکی هەردووکیان تووشی کیسی گورچیلە بوون ئەو کەسە خۆی توش نەبووە هێشتا بەڵام شێوازی ژیانی ئەکرێ کاریگەر بێ بۆی کە تووشی نەبێت چی بکات چی نەکا پێش ئەوەی تووشی کیسەکە ببێت باڵێ وەکو ڕێنمایی بۆ کیسی گورچیلە کیسی سادە هیچ ترسێکی ناوێت تەنها چاودێریوێت کیسی ئاڵۆز ئەبێ چاودێرێکی چڕ بکەیت و چارەسەری بۆ بکەیت بە نەشتەگەری کیسی ئەوەی کە بۆ ماوەی بە ویراسە ئەوە بڵێ ئەبێ ڕێنمایەکی باشیان بیتێ ئەبێ لە ژێر چاودێرێکی چڕابێن چونکە ئەو کەسانە وەکو وتم لە داهاتووە ئەگەر چاودێری نەکرێ ئەبێتە هۆی سزبوونی گورچیلە ئیتر ژیانی خۆی بە ئاسانی وەرەگرێت بەڵام هەندێک ڕێنمایی هەیە بە نەخۆش ئەیی بۆی کە ئەم کیسانە نەبێتە هۆی سزبوونی گورچیلە بۆ نمونە 3 مانگجارێ ئەبێ پشکنین بکات و وەکو باسیشت کرد ئەبێ کەسەکانی تریش پشکنین بکەن چکەوتم بۆ ماوەی احتیمال هەیە خوشکێکی برایەکی کەسێکی لەوانەیە یان ئەوکو بەڕێزت باست کرد دایکی لەوانەیە شەرنیە دایکەکە شیار کیسێکی هینی هەبێت ئەم جۆرە لەوانەیە بۆ مناڵەکانی بەجێماوە بەڵام ئەبێ ئەوانەی تریشیان هەم پشکنینکە ئەمە بۆ ئەم نەوع کیسەی کە بۆ ماوە بەڵام بۆ کیسی سادە پێویست بەوە ناکا کە بڵێ وەڵا فڵان و ئەو خوشک و برا و کەس و عایلەکە چن پشکنین بکەن بۆ بوتم سادە لە دوای زۆربەی زۆری لە دوای 50 ساڵیەوە دروستە بێت دەست خۆش بێت دکتۆر زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ زانیارەکانت زۆر بەخێر بێت زۆر سپاس دەکەم ئازیزانم بەم شێوێ هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێ ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت خواتان لەگەڵ دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر و زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان نابوون ئەزیزانم هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن و دوور بن لە هەموو کێشەیەک و هەموو کات تەندروست باش بن هەتا بابەتێکی تر و کۆمەڵێ زانیاری بەسووتر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ